من دانشتوی شاری کەلارم ناو محەممەد حاجی میرزایە پیشە ماشەوانیە چەند ساڵێکە خەریکە میشەم لە دوای وەفاتی باوکم پیشەکەی ئێمە شتی کوردەواریە ئەو شتانێک کە ڕەبتە بە کوردەواریوە زیاتر چەڵتوک و برنجی کوردیە لە دوایەوە ئاردی گەنمە و ساوەری دوێنە و ساوەری چێشت و قەلە خەرمان و ئەو شتانەیە. ماوەی چەند ساڵ نزیکەی زۆرە بێ 70 ساڵێکە بێ ئێمەیشمانە. باوکم لە پێشی خۆم ئیشی کردەوە سە باوکم وەفاتی کردم من خەریکی ئەمیشەم لەگەڵ براکانمە. ڕۆژانە چی زیاتر هەیە بۆ لایەوە؟ ڕۆژانە هەموو شتە کوردەواریەکان دێن بەڵام بە تایبەتی چەڵتوک برنجی کوردی ئێستا تەلەبەتێکی زۆری لەسەرا و لە هەموو برنجەکان باشترە. جی جۆرە دنکە خڕەکە لە هەمووی باشترە ئەوەی کە پێی ئەڵێ نەگازە لای خۆمان باشین جۆرێتی و زۆریش بەتام و کێشەی نییە و ئێمە وەکو ئاشی حاجی میرزا ئەوە تقریباً باوکم لە ئەتوانم بڵێم لە حەفتاکانەوە خەریکی ئەم ئیشەیە وەکو پیشە ئەم ئیشەمانەیە ئێمەش وەکو نەوەکانی حاجی میرزا و کوڕ و کوڕەزا و کوڕی کوڕەزایش هەر خەریکی ئەم ئیشەین ئیشەکە بە بڵێم بۆتە مۆرکی ئێمە تا ڕادەیەک خۆی لە ئەساسەوە ئیشەکە عەزیەتی زۆرە ڕاستی بێ عەزیەتی زۆرە بەڵام ئێمە لەبەر خۆشەویستی باوکمان لەبەر خۆشەویستی پیشەکەمان هەمومان ڕەنگە بتوانین ئیشێتر بکەین بەڵام ئێمە وەکو خۆشەویستیمان بۆ ئیشەکە و بۆ باوکشم حەزمان لەم ئیشەیە بەخوا عەزیەتیشی زۆرە و ئەوە نییە بڵێ وەڵاهی من لەوەتەی نەوێتە مبالەغە لە 6 سەرەتایی بوومە خەریکی ئەمیشە بووم نەمەتوانین تەنەکان بکەمەبان کرێکارمان نەگەر ئەمان بەس تەنەکەم بۆ بکەوان لەوە خەریکی من و ئەحمەدی برام و براکانم هەمومان خەریکی ئەمیشە بووین و لێ زانین و هەم ئیشەکە خۆمانێکین هەم وەسایەکەیشی ئەبێ هەر خۆمان بیکەین ئەمی چی جۆرە برنجە باشترین برنجە؟ وەڵاهی ئیتر حەزبی ئەو کەسانی کە حەزی لێکن هەیە بۆنمونە نەگازە لە هەمووی باشترە ئەو کەسەی حەزی لێەکە لا نەگازە واقعاً تەواوە بۆ ئەو دەرەجەیەکە هەشە نەگازە چەنە چاکە حەزی لە عەمبەرە حەزی لە گوڵە ڕووتەیە حەزی لە نەوعەکانی ترە جارانی کۆنی زۆر کۆن دەسار بۆ سێش نمونونەکانی ماوە وەکو بابەتێکی کلتوری هەڵگیرا دەسار بووە لە دەسارەکەەوە ها دوایەوە ئاشی ئاو دوای ئاشە ئاوەکە ئاشی وە نەوتە ڕەشە ئیشە کرد دوای نەوتە ڕەشە ئاشی دوای مەکینات مەکینەعەتەرەکان ئەگەڕا دوای ئەوە ئاشی کارەبایی هات کە ئەمە ئێسێ ئەمە ئیشی لەسەرەکەین و خێرایەکەی باشترە لەمەش لەوە چێ باشتر هەبێت لە شوێنان بەڵام هێشتا نەگەێت لای ئێمە خەڵک ئەو شتانی کە تایبەتە بە بابەتی خۆماڵی وەکو برنجی خۆماڵی وەکو گەنمە کە ئەیهاڕێ هاردەکەی سروشتیە وەکو ئەو کەسانەی خوا لایەن نەخۆشویشتیانێ شەکرەیانەیە هێن چیەکەن بەدیلی ئاردەکە کە خراپە بۆیان ئاردی جۆ ئەهاڕن باشترین جۆری برنج ئێمە لەم مەنتیقەی خۆمانە جیایە بۆ نمونە لە مەنتیقەی زاخ و ئەو ناوە لە هەرێمی کوردستان من نازانم بەڵام لە مەنتیقەی خۆمانە برنجی بەکرەشەل یەکەمە بانی خێڵان یەکەمە بۆ نمونە برنجی زەردەلیکا و چاکە ئەو ناوە برنجی ئەو بەرمان هەیە چاکە